تورکمانەکانی کەرکووک تەنیا بە هەڵواسینی ئاڵای بەرەی تورکمانی و هێنانە دەنگی حکوومەتی تورکیا و نەتەوە یەکگرتووەکان نەوەستان کە دژی هەڵدانی ئاڵای کوردستان بوون لە کەرکووک و نیگەرانی خۆیان لەو بارەیەوە نیشاندا. لە گرتەیەکی ڤیدیۆیدا ئەرشەد ساڵحی سەرۆکی بەرەی تورکمانی دژی هەڵکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک داوای لە فەرمانبەرە تورکمانەکان و زانکۆ و پەیمانگاکان کرد ڕۆژی یەکشەممە نەچنە دەوامی فەرمی و دەوام هەڵبسێرن، بەڵام زانکۆ و پەیمانگاکان دەوامیان ڕانەگرت. سەرۆکی زانکۆی کەرکووک کە ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو ڕێگەی نەدا ئاڵای کوردستان لەلایەن خوێندکارانەوە هەڵبدرێت، باسی لەوە کرد کە چاوەڕوانە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو پرسەیەک لای بکاتەوە. ئەو کاتە هاوشێوەی فەرمانگەکانی تر ئەوانیش ڕێگەی پێدەدەن. شتێک حکومیە شتێک سیاسیە، ئەمە ئەگەر موافقەی هات لە بەشۆنێک ئەوە مەجبور هەمووی دەوائر تەطبیق دەکەم، منە بەس جامعە بەس خۆی محافظ من لەگەڵ محافظش قسە کردم، محافظ تحویل کردێ بۆ مەجلس محافظە لە قرار ئەوە دەمێنێ لە مەجلس محافظە لەگەڵ حکومە العێراقیە تەنسیق دەکەن، ئەوە نا لەدەست لە جامعەیە نەدەست لە جامعەیە نەدەست لە عەمیدە، ئەو قرارە دەمێنێ لەدەست حکومەی عێراقیە شتێک سیاسیە. بەپێی زانیاریەکانی NRT وەفدێکی بەرەی تورکمانی سەردانی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان کردووە و داوای 10 ڕۆژ مۆڵەتیان کردووە تا ئەو پرسە تاوتوێ بکەن. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش دەڵێت بڕیارەکەی پارێزگای کەرکووک تاوتوێ دەکەن و گەردەنگی ئەندامانی ئەنجومەنی بەدەستێنا جێبەجێ دەکەن. ئەمانوێت حالیان زۆرترین ڕاکۆکەینەوە حەزەکەین کۆبوونەوە بێت هەمویان چۆن بۆ مادەی 140 و تاپۆکردنی ئاو خانووی بەسەر ئاوەرەکان کە مستحقی خۆیان بوون، ئەمەش بە هەمان شێوە هەموو لیستەکان هەموو نەتەوەکان ڕازی بن لەسەر ئەو ئامادە باشەی کە ئێستاکە بۆی کراوە سەر لە گفتوگۆکردنی بە تەنها داوای تاوتوێکردنەکەن حەزەکەن بۆ بە تاوتوێکی زۆری بکەین بۆی بتوانین هەمومان پشتگیری لێ بکەین. پێدەچێت جێبەجێکردنی بڕیارەکەی پارێزگای کەرکووک و هەڵدانی ئاڵای کوردستان لە پاڵ ئاڵای عێراقدا لە فەرمانگە حکومەکانی کەرکووک ببێتە یەکێکی تر لە ناکۆکیەکانی نێوان کورد و تورکمانی شارەکە، وەک چۆن لە ڕابردوودا لەسەر پرسی هەڵبژاردن و چەند پرسێکی تر تورکمانەکان دژی بڕیارەکانی ئیداری پارێزگاکە وەستانەوە. ئاسۆ ئەحمەد NRT کەرکووک.